والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. بەڕێزان، تەسکیەی نەفس لە مانجی ڕەمەزاندا لە سەرەتادا ئەگەر بمانەوە پێناسەیەکی پوختی تەسکیەی نەفس بکەین، تەسکیە بریتە لە تەخلیە و تەحلیە. واتە تەخلیە خۆ داڕناندن، خۆ دوورخستنەوە، خۆ پاککردنەوە لە هەموو پیسیەک، ئینجا لە بیر و باوەڕبی، لە خوو ڕەوشتبی، لە ئاداببی، لە گفتاربی، لە کرداربی. و لە بەرامبەردا تەحلیە واتە ڕازاندنەوە، خۆ ڕازاندنەوە بە هەموو شتێکی پاک و بەرز لە خوو ڕەوشت، لە بیر و باوەڕ، لە گفتار، لە کردار. لۆیە تەسکیە پێش هەموو شتێک بریتە لە خۆداڕناندن لە شرک کە لە هەموو شتێک پیسترە، لە بیر و باوەڕ. ئینجا خۆداڕناندن لەو کار و کردەوانەی کەوا ئەعمالی قەلبین، وەکو حەسوودی، وەکو عوجب، وەکو چەندین دەردی کوشەندەتری تر کەوا لە دڵدا و باقینن. و هەروەها خۆداڕناندن لە هەموو خۆڕەوشتێکی خراپ، لە درۆ، لە خیانەت، لە هەموو ئەو شتانی کە ڕەب العالەمین قەدەغەی کردیە. لە بەرامبەردا خۆ ڕازاندنەوە بە هەموو شتێکی پاک، لە بیر و باوەڕ بە عەقیدەی تەوحید و یەکتاپەرستی و پێداویستیەکانی. ئینجا خۆڕازاندنەوە بە کار و کردەوەکانی دڵ، وەکو خۆشویستنی ئەڵڵا تەعالا، تەوەکل لەسەر ئەڵڵا تەعالا. و هەروەها خۆڕازاندنەوە بە هەموو کار و کردەوەیەک کە ئەڵڵا تەعالا فەرمانی پێکردێ، لە ڕازگۆیی، لە دەستپاچی، لە نوێژکردن، لە هەموو ئەو عیبادات و تاعاتانەی کەوا خوای گەورە سوبحانەهو وتەعالا فەرمانی پێکردێ. ئەو بە کورتی پوختەی تەسکیەیە. دیارە گرنگی و ئەهمیەتی تەسکیەش لەوەدا کاتێکەوە ڕەب العالەمین لە سوورەتی ئەشەمس بە 11 قەسەم سوێن دەخوا، ئینجا دەفەرمی قەد ئەفلەح مەن زەکاها. واتە بە قەسەم، بە 11 قەسەم، بە قەدی تەحقیق سەرکەوتوو و سەرفرازە ئەو کەسەی کەوا تەسکیەی نەفسی خۆی دەکا. گرنگی تەسکیە لەوەدا کاتێکەوە ڕەب العالەمین باز لە بەهەشت دەکا، دەفەرمی وەذالکە جەزاء من تەزەکا. ئەوە پاداشتی کەسێکە کەوا تەسکیەی نەفسی خۆی کردیە. ئیتر لە هەموو کاتێکدا تەسکیە زۆر گرنگە، لە بۆی کەوا بگەڕێنەوە لای ڕەب العالەمین بە دڵێکی ساغ و سەلیم لە ڕۆژگارێکدا کەوا ڕۆژی قیامەتە، يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. بەدەستهێنانی ئەو قەلبە سەلیمە، ئەو دڵە ساغ و سەلامەتە لە هەموو شوبهات و شەهەواتێک لە ڕێگای تەسکیەیە بە فەضلی خوای گەورە سوبحانەهو وتەعالا. دیارە لە هەموو کاتێک تەسکیە پێویستە، بەڵام لە ڕەمەزاندا باشترین فورسەتە. ئەگەر هەتاکو ئێستا بەخۆ نەکەوتینە، لە ڕەمەزاندا باشترین فورسەتە تەسکیەی نەفسی خۆمان بکەین. ئەگەر بەردەوامیشین لە تەسکیە، ئەوە لە ڕەمەزان باشترین فورسەتە زیاتر و زیاتر تەسکیەی ئەو نەفسە بکەین و زیاتر بەرزبینەوە لە دەرەجاتی عوبودیەت و بەندایەتی و شادبوونەوە بە ڕەزامەندی ڕەب العالەمین. بەڵێ خۆشەویستان، ڕەمەزان یەکێکە لەو وێزگانەی کەوا نەفەحات و ڕەحەماتی پەروەردگار زۆر بە ئاشکرا هەستی پێدەکرێ، وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژەی پێدایە کە ئەڵڵا تەعالا نەفەحاتی هەیە، واتە عەتاء و بەخششی ڕەحمەتی لە هەموو کاتێک هەیە، بەڵام لە هەندێک کات زیاتر و زیاتر دەبەخشی وەکو ڕەمەزان. لێ دەفەرمی لەو کاتانێک کەوا کاتی نەفەحاتی ڕەحمەتی ڕەب العالەمینە، تعرضوا لنفحات الله سبحانه. هەوڵ بدەن بەشتان هەبی لەو نەفەحات و لەو ڕەحەماتە زۆرانەی کە ڕەب العالەمین لە هەندێک کات زیاتر و زیاتر دەبەخشی وەکو ڕەمەزان. لێ تەماشا دەکە ئەگەر کەسێک هەوڵ نەدا لەو فورسەتە زێڕینە لەو ڕەمەزانەدا بیکاتە وێزگەیەک و تەسکیەی نەفسی خۆی بکە و بیکاتە مایەی ئەوەی کەوا ڕەب العالەمین لە هەموو گوناهەکانی خۆشبی،
تەماشا دەکەی کەسێک یاخود جبریل عليه السلام دوعای لێ دەکا و پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامین لەسەر دوعاکەی دەکا کاتێکەوە یەک لە دوعاکانی ئەوەیە هەر کەسێک من ئەدڕەکە ڕەمەضان وانسەلەخە کاتێکەوە کەسێک بگاتە ماجی ڕەمەزان و ڕەمەزانیش تەوابی بەسەریدا ئینجا کارێکی وای تێدا نەکا ئەن یوغفەرە لەه کارێکی وای تێدا نەکا کەوا ببیتە مای لێخۆشبوونی ئەڵڵا تەعالا فأبعده الله جبريل دعاء لذلك دور بي لرحمة إخوة پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي آمين وها لحديث يشكى پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي رغم أنف رجل دخل عليه رمضان ثم انسلخ ولم يغفر له كبوي بخول دابتي واتأو كسا زليل بي رسوابي كسا كوا قيشت رمضان ورمضان بسري دا تيبري وكاري شوي تيدانكا کەخوای گەورە لێی ڕازی بی و ببی تەمای لێ خۆشبوونی گوناه و تاوانەکانی لێ بەڕاستی ڕەمەزان فرسەتێکی زێڕینە بە تایبەتی مەبەست لە بەڕۆژی بوون وەکو ڕەب العالەمین کەوا لە ڕەمەزاندا فەرزی کردێ لە سەرماندا مەبەستەیدا بریتە لە تەقوا یا ئەیها الذین آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون ئەی کۆمەڵی بڕواداران الله تعالى صيام وبروجبوني لسرتا نوسيا وفرزي كردي هر وكو لسر أمتكاني بيشوي خوتان فرز كرايا كواتا ليردا وكوزانان دفرمون كرب العالم لسر إيما ولسر أمتكاني بيشي إيماش فرزي كردي ديارة بروجبون زور ضرورة لبو إنسانا لهر زيقاك ولهر زمانيك بي لو إخوائي يقول لسر همو أمتكان فرزي كردي حكمة تيداتي ما بس تيداتي لعلكم تتقون تاوكو تقوى دار بن تاوكو صفتي تقواتان لبيتجي تقوى واتا وكو زانان دفرمون هلا مصطلح كيدا ديارة لوقايها تواتا كاري شوا انجام دي بانجام داني فرمان كان خو باراستن لقد اخكراو كان لنتيجة دبتا وقاية وباريزرق لنيوان تو لنيوان سزاي رب العالمين بەڵێکەواتە حکمت لە بەڕۆژیبوون تەقوا لێ فرسەتێکی چاکە لە بۆ ئەوی کەوا ئینسان بیقۆزیتەوە بە مەبەستی تەسکیەی نەفس بە مەبەستی بەرزبوونەوە بەو تەسکیە هەروەکو معلومە ئێمەی بەنی ئادەم لە دوو بەشی سەرەکی پێکهاتینە لە لاشە و جەستەیەکەوە لەو خاک و خۆڵە دروست بووە لە بابڵێن پێداویستیەکانی ئەو لاشەشمان هەر لە زێدە و لە بەر و بوومی ئەو خاک و خۆڵەیە لە مقابلدا خوای گەورە سوبحانە وتعالە بەشی دووەم کەوە ئەو لاشەیە لە خاک دروست بووە بەشی دووەم کە تەکمیلەی ئەو لاشەیە و تاوەکو ئینسانێکی بەڕێزی لێ بە پاشکەوی بریتێ لە ڕوح کە وەکو ئیبن القەیم ڕەحمەتی خوای بدەفەرمی ئەو ڕوحە لە مەلەکوتی ئاسمانە ئەو ڕوحە لە مەلەکوتی ئاسمانە لێ پێداویستیەکانی ئەو ڕوحەش لە ئاسمانەوە لۆماندێ بریتێ لەو وەحی کەوا ڕەب العالەمین دەینێت لە ڕێگای پێغەمبەرانەوە ئەو تاعەت و عیباداتانەی کە ڕەب العالەمین لە ڕێگای وەحیەوە پێمان ڕادەگەینی تەکلیفمان لێ دەکا کەوا لە نەتیجەدا ئەو ڕوحە بەختەوەر دەبی لە دنیا و لە قیامەت ئیتر هەر کاتێک بە عیبادەتکردن و بە تایبەتیش بە بەڕۆژی بوون ئەو جەستەیە تێنی دەکەی برسی دەکەی و بە تەراویحەکان کاتێکەوە شەو نخوینی پێ دەکەی لە نەتیجەدا بە قازانجی ڕوح تەواو دەبی ئەو ڕوحە تێدا زاڵ دەبی و ئەو ڕوحە ئیتر ئەو ئینسانە بەرە و مەلەکوتی ئاسمان دەبا و ئیرادە و ویستی بەرز دەبیتەوە و بەرەو ئەو بەهەشتەی کە لە ئاسمانە و لێوە هاتیە و بەرەو ڕەزامەندی ڕەب العالەمین و ئینسانێکی بەرزی لێ بەپاش دەکەوی بەڵام کاتێکەوە بپێسەوانەوە گرنگی بەلاشە دەدرێت لەسەر حیسابی ڕوح هەوڵ دەدەیت تەنها ئەو لاشەیە لە ناز و نعمەتەکان بژیێنی زیادە عەنی اللزوم و لە مقابلدا خۆراکی ڕوح لە بیر دەکەوی ئیهمال دەکەی ئەو جەستەیەمان دەبیتە زیندان و بەندیخانەیەک لە بۆ ئەو ڕوحە ئەگەر بێت و لەبەر ئەوەی نەبی کە ئولفەتی پێوە دەگری ئەوە هاواری لێ هەڵدەستی لەبەر ئەوەی دوور دەکەوتەوە لەو عالەم عەلووەی کەوا لێی هاتیە و هەروەها بەڕێزان کاتێکەوە بەڕۆژی دەبین بەڕاستی فرسەتە لەبەرەوەی ئەو بەڕۆژبوون فێر ئیخلاسمان دەکات هەروەکو لە پێشچاوی خەڵکی خۆ دەگرینەوە لە خواردن و خواردنەوە و هەموو ئەو شتانێکەوە لێمان قەدەغە کرایە
بە تەنهاش ناچاری تاوەکو بە ڕۆژبوونەکە تەواوکەی خۆت دەگریەوە لە خواردن و خواردنەوە ئیتر فێرە ئیخلاست دەکا فێرت دەکا کەوا لەژێر چاودێری ئەڵڵا تەعالای واتە حەز بە ڕەقابەی ئەڵڵا تەعالا دەکەی کە ئین الله کان عەلەیکم ڕەقیبا ئەو بە ڕۆژی بوونە فێرە ئەمانەتت دەکا فێرت دەکا کەوا چۆن پارێزگاری لە ئەمانەت بکەی و خیانەت نەکەی ئەو بە ڕۆژی بوونە فێرە سەبرت دەکا فێرە ئارامیت دەکا سەبر دەگری لەسەر قەدەری خوای گەورەکەوە بەو بە ڕۆژی بوونە سەبر لەسەر تێنیاتی و برسیاتی دەگری سەبر دەگری لەسەر خۆگرتن لەو شتانێکەوە خوای گەور لێت قەدەغە کردێ سەبر دەگری لەسەر ئەنجامدان و تەمامکردنی ئەو تاعەتە هەتا وەکو مەغریب کەواتە هەر سێ جۆرەکانی سەبرگرتنی تێدا کەوا لە بەرزترینیان سەبرگرتن لەسەر تاعەتە لە قەدەر سەبرگرتنیش لەسەر تاعەت وەکو زانان دەفەرمون خوای گەور ئەتوانات پێ دەبخی سەبر بگری لەسەر ئەنجام نەدانی مەعسیەت لە قەدەر ئەنجامدانی ئەو دوو جۆرە سەبرەش سەبر دەگری لەسەر قەدەرەکانی خوای گەورە سوبحانەه وتەعالا و دیارە وا پێویستە بەڕاستی بەڕێزان تاوەکو بتوانین ئیستیغلالی ئەو فورسەتە بکەین ئەو فورسەتە زەیرینەی مانجی ڕەمەزان هەوڵ بدەین بە ڕۆژی بوونەکان بەو شێوەی کە پێغەمبەر دەفەرمی صلی الله عليه وسلم لە بۆ نمونە من صام رمضان إيمانا واحتسابا من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه بروجبون قيامه نواجكت بإيمان واحتساب وبي واتا نك شتشي عادتي وتقليدي لباب باپیران و لودمایتەوە خەڵکی هەمووی بە ڕۆژم نا ئیمانە لەبەرەوەی بە یەقین و زانی خوا فەرزی کردیە و هەروەها احتسابی ئەجر بکەی واتە چاوەڕوانی ئەجر بکەی لەلایەن خوای گەورە سوبحانەه وتەعالا ئیتر ئەوەیەکەوە فعلا ئەو بەڕۆژیبوونەی لێ بە پاش دەکەوی ئەو بەڕۆژیبوونەی لێ دێتە بەرهەم کە خوای گەورە دەفەرمی ئەجر و پاداش یەک بەدە و یەک بە 700 بەڵام إلا الصيام فإنه لي وأنا أجزي به زیاتر لە یەک بە 700 بەس الله تعالی دەزانێت چ پاداشێکی لەبەر ئەوەی فعلا تاکە عیبادەت لە بۆ الله تعالی لە بۆ پەرستراوانی بەناحەق ئەو بەڕۆژیبوونە ئەنجام نەدرا لەوانەیە سوزدە و ڕکوع و ئەنواعی عیبادەت لە بۆ پەرستراوانی بەناحەق ئەنجام بەڵام بەڕۆژیبوون تاکە عیبادەت تەنها لە بۆ الله تعالی ئەنجام دەدرێ کەواتە هەوڵ بدەین بە ئیمانن و احتیسابن وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی ئەنجامی بدەی و هەروەها ئەو مانگی کەوا مانجی ڕەمەزان کە مانجی قورئانە هەوڵ بدەی لە خزمەتی قورئانی پیرۆز دابی بەڵام بە چ شێوەیەک لە خزمەت دابی بەڵێ خوێندنەوەی قورئانی پیرۆز ئەجر و پاداشتێکی زۆرە یەک بەدە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی هەر پیتێک لە پیتەکان دەخوێنیەوە بەڵام ئیمانا واحتسابا ئەویشیان بەڵکو وەکو ئەصحاب خۆیان لێ ڕازی بیتن کە دەیان فەرمی ئێمە ئیمانمان وەردەگرت پێشی قورئان واتە فێر دەبوون کەوە ئەو قورئانە پێویستە بخوێندرێتەوە تێی بگەی و کاری پێ بکەی ئەو جا قورئانیشمان وەرگرت ئیمانمان پێ زیادی کرد کەواتە بەو یەقینەوە بەو ئیمانەوە زۆر مهمە قورئان بەو شێوەیە تەعامل لەگەڵ بکەین لە هەموو کاتێک بەتایبەت لە ڕەمەزان بیخوێنینەوە و بزانین پێویستە تێی بگەین تاوەکو کاری پێ بکەین تاوەکو لە نەتیجەدا ئەو ئومەتەمان لێ بە پاشکەوی کەوا هەم بە شەریەت لە ساماندا بحەسێتەوە هەم بە خۆشمان بەختەوەر بین لە دنیا و هەروها سەرفرازی ڕۆژە قیامەتیش بین لەخوای گەورە دەپاڕینەوە هەموو لایەکمان مۆفەق بکە لە بۆ بەڕۆژی بوون و تەراویح ئەنجامدان و قورئان خوێندن و هەموو ئەو تاعات و عیباداتانەی کە دەبێتە مای تەسکیەی نەفسمان دەبێتە مای ئەوەی کەوا سەرفرازی دنیا و قیامەت بین آمین آمین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين